بەڵێ ئەشکرای لیژنەی هاوبەشی قایمقامێتی هەڵەبجەی شەکە لەو لیژنانەی کە زۆر چالاکە لە هەرێمی کوردستانە یەکێکە لە زۆر باشەکان کە ئەرکی پاراستنی خواردن و خواردنەوە و ژیان و تەندروستی هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجەیە. ئەمساڵ ئەتوانم بڵێم ئەم لیژنەیە شەو ڕۆژ بە پشوو جمعە ڕۆژەکانی کە بەردەوام لە خزمەتی هاوڵاتیانە بووە. لە ساڵی 2020 تا ئەمڕۆ نزیکەی ئەمە 6 وەجبە خۆراکی ماوە بەسەرچوو هەر جاری و چەند تەنێک تەلەف کراو لە ناو براوە لێرە کە زۆربەشێکی زۆربەشی لە ناو شاری هەڵەبجە ناو پارێزگای هەڵەبجەیە دەستی بەسەراگیراوە. ئەمەی ئەم ڕۆژ نزیکەی 3 تەن خۆراکە تەنها لە ناو مارکێتەکان و شوێنە گشتەکانی ناو پارێزگای هەڵەبجە دەستی بەسەراگیراوە. خۆراکان بریتە لە خواردنی شیرینی، شیری مناڵ، خواردنەوە گازیەکان، کۆمەڵێکی زۆر خۆراکە کە زۆربەی زۆریان بەرواریان بەسەرچوو هەنێکیشی خواردنی نایاسایی و بە شێوەیەکی قاچاق هاتووە سنوورەکەەوە. دەگەکەماوەە لەماوەی ڕابردوودا لە سنووری هەورامان بە گشتی ناوچە گەشتیاریەکان بڕێکی هێژگار زۆر گۆشت و خۆراکی ماوە بەسەرچوو دەستی بەسەرداگیرە. زۆرینەی خاوەندوکانەکان گلەی ئەوواکەن کە ناوی ئەو دوکانانە بۆچی بڵاو ناکرێت یاخۆ ئەو ڕێستۆرانتانە بۆچی بڵاو ناکرێتەوە ئێستا بەجارێک عنی خەڵک گومانی لە هەموو ڕێستۆرانتەکان دروست کردووە. ئەوەی کە گرفتەکەی دروست کردوەوەی کە هاوڵاتیان زۆر ئاگادارنین لەو ڕێنمایانەی کە لەبارەی بڵاوکردنەوەی ناوی خاوەندوکانەکان و شێوازی سەرپێچەکەیان ئەو ڕێنمایانەی کە هەن چکە من ناتوانین ناوی هەموو شوێنێکە بچووکترین سەرپێچێ بێ بڵاویکەینەوە. ئەو شوێنانی داخلێ گومانی تیانە ڕاستە و خۆ ناوی دوکاندارەکە و ناوی مارکێت و ناوی ئەو شوێنە کە هەشتی شوێنەکەی بڵاوەکرێتەوە، بەڵام ئەو شوێنانی خەرامە ئەکرێن لە جاری یەکەمە ئەگەر سەرپێچەکەی بچوو بە شێوێناوی بڵاو ناکرێتەوە. ئەگەر خەرامەکانی چەند قات بوو ینی چەندجار هەر سەرپێچی هەبوو دوکانەکە شایانی ئەو بنای بڵاوکرێتەوە ڕاستەوخۆ لەگەڵ خەرامەکان ناوی بڵاوکرێتەوە. ینی پێویست ناکە کە هەر کەسێک بچووترین سەرپێچیە بوو یا خەرامێکی زۆر کەم کرا ناوی بڵاوکرێتەوە. هەر ئەوش بشکلی دروست کردو هەنێک کە سەرپێچی گەورەی هەیە ناوی بڵاوکرێتەوە ئەوشی کە سێرەکە خەرامە کراوە بەس ناوی بڵاو نەکراوەتەوە هۆکارەکەی هەر ئەوەیە. وەکو وتم یان ئەبێت داخلێ دوکانەکە یا ئەبێت چەند جارێک خەرامە کرابێ سەرپێچی زۆر گەورەی هەبێت. سەبارەت بە گرفتی نانەوەخانەکان تۆچیتان بۆ کردوون لە هەڵەبجە چۆن چاودێریانەکەن؟ گرفتی نانەوەخانەکان گرفتێکی سەرتاسەریە تەنها لە هەڵەبجەیانە ڕاستە لە هەڵەبجەوە دەستی پێکرد، بەڵام ئێمە ماوەیەکی زۆریش ئەو دوکانانەمان داخست بۆ ئەوەی نرخێکی سەرتاسەری لە هەموو هەرێمی کوردستانە دەرچێت. ئێستا حاڵی نانەوەکانی هەڵەبجە هەروەکو نانەوەی شوێنەکانی کەیە ڕاستە زۆر ناڕازین حەقی خۆشیانە چونکە زۆربەی ئەو ماوادانی کە بەکارێن وەکو ئارد و غاز و گاز و کارەبە ئەوانە گران و بە ڕێژێکی زۆر زیایی کردو لە سەریانەکەوێت. ئێمە چاوەڕێین لە لایەن دەستگای بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی و نرخێکی سەرتاسەری دەرچی بۆ ئێمەش پابەندیان کرد. ئەگەر ئاگادار بن خۆتان نەزان نزیکەی بۆ هەفتە زیاتر نانەوەخانەکان ئەوانی کە سەرپێچان کردبوو لە سنووری پارێزگای هەڵەبجە داخران نانەوەکان بەردەوامیش چاودێریان نەکرێت، بەڵام وەکوتم ئەبێت چاوەڕێکین تاوەکو نرخەکە سابتە بێ و لە هەموو هەرێمی کوردستانە نرخێکی سەرتاسەری داهەندرێت.